زۆر بەکارهێنانی پێداویستیەکان وای کردووە پاشماوەیەکی زۆر فڕە بدرێتە ژینگەوە. ئەمەش ژینگەی ئاو و هاو خاکی پیس کردووە. بەن سەرۆر قەرەداخی پارێزەری ژینگە و سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان بەشداری لە پرۆژەی تراشپاکین چالش دەکەم کە پرۆژەیەکە لە پێناو هاندانی هاوڵاتیان بۆ پاکڕاگرتنی ژینگە و پاراستنی ژینگە ڕاگەیەندراوە. ئەمەش لەم کارەوەیە کار هاوڵاتیەک لە لای خۆیەوە کار بکات بۆ ئەوەی کە پاشماوەکانی کۆبکاتەوە بە فڕێباتە شوێنی تایبەتەوە. بۆیە داواکارم لەسەر جەم هاوڵاتیانی کوردستان و هاوڕێیان و دۆستان بەشداری لەم پرۆژەیە بکەن، بە تایبەت هەردوو ئەندامی چالاکی ڕێکخراو بیلال و لەگەڵ کەیوان نامیر و سەرۆکی تۆڕی زەوی ماڵمانە کە بەشداری لەم پرۆژەیە بکەن لە ڕێگەی دروستکردنی ڤیددیۆ و بڵاوکردنەوەی و هاندانی هاوڕێکانیان بۆ پاراستن و پاکڕاگرتنی ژینگەی کوردستان.